سڵاو لە پەیجی بەندی کوردی سڵاو لە هەوادارانی ئاراستشارەوانی لە شوێنێکی ئەم کوردستانان ئیمڕۆ حوتی هەشتی 2018 ئایلەی نەوار و کەلیمەی تازە پێشکەش بە سەرجەم هەوادارانی ئاراستشارەوانی شاوانن سڵاو لە باگیرەریری خۆشەویست قەڵاکەی هەولێر چای ئاراستشارەوانی پێشکەشی کاک سەواح حاجی خۆشەویست و فەرمانبەرانە و ڕێگانگردیشی خۆشەویستیەکەم دەست و پەنجەی مامۆستا وڵەمەندەگەر خۆش بێت کاگە ڕێدوانی سنجاوی خۆشەویست چووکێ مولاکشتان ئاراستشارەوانی ئاهەنگی خێڵەی ئەفەلوانە ژیان ئەفەلوان شيء تو رشيدة هكيه أو
هاي وكو وقتك منا حسن هنا هاي امان وإيوي امان شاينا ما امان وإيوي امان شاينا ما امان سوتام وبرجام بوتو وكسي هورا امان سوتام وبرجام بوتو وكسي هورا امان ايش بقوشي بيجي بندي كرديو كاكا مددي ساين وما صال من بندي خوشويست كاكا امدادي خوشويست فرماني دولار دوچاوی شاروانی